بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم هۆنیا هاتین و خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕکە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردن دەخوازین کە بینەر بابن بۆی کە سوود بن لە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان. سڵاوی خواتان لەبێ خۆشەویستان لە هەر کوێکن هیوادارین تەندروست باش و سەلامەت بن. ئەمڕۆژ لە پەیامی ڕۆژ کۆمەڵە بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردون هیوادارین بەڵی ئێوە و بینەری سەرجەمیان بن. تەوەری یەکەم ئەم ڕۆمان باس لە گرفتێک دەکەین ئەوش گرفتی دواخستنی شایستەدارایەکانی مامۆستایان و فەرمانبەرانە بەتایبەتی مامۆستایان کە بڕیاروا بوو دوای پشۆکانی نەورۆز قوتابخانەکان بکرێتەوە و بایکۆت بشکێنرێ، بەڵام بەداخەوە بەهۆی وەرنەگرتنی موچە و کۆمەڵە گرفتکە دووچاری مامۆستایان بۆتەوە دووبارە هەندێک لە مەکتەبەکان بایکۆتیان ڕاگەیاندەوە. ئەمە بۆیە هۆکاری ئەوەی کە کەرتی پەروەردە پەک بخرێت و نەتوانرێت بە شێوەیەکی ئاسایی دام بکرێت. بۆیە سەبارەت بە داوای کاریەکانی ئەوان گفتوو دەکەین ئەمڕۆ یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە پەیامی ڕۆژنیان دەبێت. بەڵێ هۆنیا ڕۆژی ڕابردووش ئەنجومەنی مامۆستای ناڕازی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە باسییان لەوە کرد کە لە ڕێگەی بەڕێوەبەرەکانەوە لە هەندێک قوتابخانەکان هەڕەشە لە مامۆستایان کراوە و بۆی کە بایکۆت بشکێن و بەردەوام لە پرۆسەی خوێندندا ئەوانش باز لەوە دەکەن کە هیچ هەڕەشە و قسەیەک و هیچ چاوسورکردنەوەی کاریگەریان لێ ناکات و بەردەوام دەبن لە سەر بایکۆتکردنیان تاوەکو و داواکاریەکانیان جێبەجێ دەبێت. بەڵازان خۆشەویستان لە تەوەرێکی دیکەی بەرنامەکەماندا باز لە چوارەمین فستیڤاڵی ڕۆشنبیری و بازاڕگەری دەکەین لە چەمچەما بزانین ئەم فستیڤاڵە بۆی لە چی دەبینێتەوە و ئامانجی چیە لەم کردنەوەی بازارەوە تا چەند گرنگی دراوە بە بەرهەمە خۆماڵەکان لەو بازار و لەو فستیڤاڵەدا. لەگەڵشیدا هەوڵ دەدەین پەیامبەرانمان لە بەشێک لە شار و شارۆچکەکان وەربگرین کە زانیاری زیاترمان بۆ بگوازنەوە دەست پێک دەچین لای کەش و هاوزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا چ گۆڕانکارێکی بەسەرداتۆ پێکەوە بینەری دەبین. عزیزان راپۆرتێکمان ئامادەیە سەبارەت بە ڕێچوونی کێوەتگەیەکی گەنجانە لە چەمچەماڵ هاوکارانمان لەوێ ئەو راپۆرتیان بۆ ئامادەکردین پێکەوە بینین. ئەویش لە ڕێگەی چیەوە؟ با مەبەستی گرنگیدان بەکایەکانی ڕۆحی و پەروەردەیی گەنجان و کەمکردنەوەی کاریگەریەکانی سۆشیال میدیا ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خێوەتگەیەکی ئیمانی لە ژێر ناونیشانی بەهاری گەنجان لە بەرزایەکانی بانی مەقان بەڕێوە برد. خێوەتگەکە بۆ ماوەی یەک ڕۆژ بەردەوامی هەبوو. جگە لە پێشکەشکردنی چەند بابەتێکی ڕوحی و ئیمانی ژمارەیەک چالاکی جۆرا و جۆریش بەڕێوە چوون.
دەستخۆشیم هەیە بۆ ڕێکخراوەکەمان ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئەم خەویگان ساز کرد ئەمە خێوەتگەیەکی پەروەردەیە بێگومان ئەمەش لە ڕووی زۆر شتۆ پێویستە بەتایبەتی پەروەردەی خۆمان کە ئێمە ئەندامێکن لەم ڕێکخراوەچین ناو خەڵکە و تێکەڵی خەڵک ئەبین کە لە زانکۆکانیشین بێگومان هەر تێکەڵی خەڵک ئەبین لە ڕووی پەروەردەوە زۆر زۆر پێویستە. من زۆر سپاسیانەکەم بۆ ئەم سمیناریشتانە بەڕاستی پێویستە بۆ ئێمەی گەنجکە بۆی زیاتر سوودمەند بین و زیاتر ڕۆشنبیر بین. بەڕاستی زۆر پێویستە بەڕای من 3 مانگ جارێ سمینار بکرێت زۆر باشە. بەڕاستی زۆر گریم و دەستخۆشی لە مامۆستاکانەکەین زۆر مامۆسای بەتوانە و بەهێزی تیابوو کە بابەتی زۆر جوانیان پێشکەش کرد زۆر سپاسیانەکەم. زیاتر بابەتەکە بابەتی گەنجانەیە بۆ بابەتی ئەخلاقیانەیە کە بۆ ئەمڕۆی ئێمە زۆر پێویستە و سوپاسیان شەکەین کە ئەم جۆرە چالاکیانە ڕێک دەخەن و جێگەی دەستخۆشین. پێویستەکە زوو ئەم ناوەندە ئەم چالاکیانە ئەنجام بدرێت لەبەر ئەوەی ئەم لە ئێستادا هەڵمەتێکی زۆری بەلاڕێدابردننی گەنجان هەیە و ئەم خێوتگانە زۆر پێویستەکە لەم کاتانەدا. لە خێوەتگەکەدا 4 سمینار پێشکەش بە ئامادەبووان کرا. سمیناری یەکەم لەلایەن ئیبراهیم مەهدی لە ژێر ناونیشانی گەنج و واقیعی ئەمڕۆ. سمیناری دووەم لەلایەن جەزا ئەحمەد لە ژێر ناونیشانی گەنج و ئیمان. سمیناری سێم لەلایەن عەدنان هەورامی لە ژێر ناونیشانی گەنج و ئەخلاق. سمیناری چوارەم و کۆتایی لەلایەن سیروان حەمەخان لە ژێر ناونیشانی گەنج و تەکنەلۆژیا. وڵاتان گرنگی بەم بابەت ئەمانجی ئێمە زیاتر ڕۆشنبیرترکردنی گەنجەکانمان و زیاتر پابندبوونی گەنجەکانمان بە ئیمان و بە دین و بە ڕەوشتی بەرزی ئیسلامەتی و موسڵمانەتیەوە. ئێمەیش وەکو خۆمان بەردەوام ئەبین لە پابندکردنی گەنج بە ڕەوشتی موسڵمانەتی و بەدابوونەریتی کوردەواری بە هەموو ئەو ئەکارە جوانانەی کە هەن لە کۆمەلگا ئێمە بەردەوامی بەکاری خۆمان وەکو ئەوەیش کە ئێمە ڕێگر ئەبین لە هەر کارێک کە بە هەوڵەکانی خۆمان لە هەر کارێک کە بێتە هۆکاری تێکدانی ڕەوشت و ئاکاری کۆمەڵایەتی. لەگەڵ ئەوەی لە ئێستادا هەڵمەتێکی بەلاڕێدابردنی گەنجان لەلایەن دەیان ڕێکخرا و دەستگای ڕاگەیاندن بەڕێوەیە بۆ ئەو مەبەستەش بودجەیەکی زەبەلاحیان بۆ تەرخان دەکرێت. لە بەرامبەریشدا لق و ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شار و شارۆچکەکان با مەبەستی پێگەیاندنی نەوەیەکی تەندروست و خزمەتکار بە ئاین و ژینی کۆمەڵگەی کوردەواری ساڵانە چەندین چالاکی جۆرا و جۆر هاوشێوەی ئەم چالاکیە بەڕێوە دەبات. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ چەمچەماڵ. دووبارە سڵاوتان لێ بەدازان و خۆشەویستیان بابەتێکی دیکەمان هەیە کە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری لە شارەزوو هەستاوە بە بەهارەگەشتێک بۆ کابیران و ئەندامانی پێکۆبنەری و بەهارەگەشتە دەبین زانین لەکوێ ئەو سەیرانیان کردو و بابەتەکانیان چی بینەری دەبێت. بەناوی خوای گەورە و میهرەبان ئیمڕۆ ئەم برایانەی لە ناوچەی هەڵەبجەی تازە ئاهەنگێکیان ڕێخست بۆم برایانە کەوا سەردانی ئەم دەشت و دەرەمان کرد خوالیان ڕازی بێ ئیشەڵا زۆر ئەرکێکی زەحمەتیان کێشا و خوا پاداشیان ماتۆ یان خوا زۆر جێی دەستخۆشین بەڕاستی لەم وەزعە بتوانن دەست بۆ کارێکی وابرن و هاوکاری و برایانەوە و کەسانە بکەن زۆر جێی دەستخۆشین بەڕاستی. ئەمڕۆ هاتوینێتە دەرەوە کەشوهایەکی زۆر خۆشە ئەم دەرودەشتە هەوایەکی پاکی تایە و ئەو
جای کەژیانە دروست بووە ئێمە هاتین ئەمڕۆ کنگر و هەندێک ژووگای تر هەیە کە تایبەتن بە مۆنتیقەکەی ئێمەوە سەوز و هاتین و زۆر دڵخۆشین و الحەمدولیلا کەشوهایەکی زۆر خۆشمانەیە داواکارین خی گەورە ئەم کەش و هاو ئەم جەوەمان بۆ پارێزیە و یاخوا بە خێر بن دووبارە سەوار. دەستخۆشی لە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری شارە زوورەکەین کە هەڵسا بە ئەم بەهارە گەشتە بۆ ئەندامان و دۆستانی خۆمان الحەمدولیلا بەهارێکی خۆش و برایەتیمان دووبات کردەوە لە نێوە خۆمانە سپاس بۆخوا کۆی خەڵکەکە هاتووە ئەوەی هاتووە هەمی دڵخۆشە بەم بەهارە گەشتە دەستخۆشییان لەکەین و هیوامان سەرکەوتنیانە. دووبارە سڵاوتان لەوێ دازان و خۆشەویستان لە فریاەتۆریەکەین بەنامەکەماندا باز لە گوزەرانی هاوڵاتیان باز لە شایستەدارەکانی مامۆستایان و فەرمانبەران بکەین ئەمڕۆوە ئەم ساتە کە ئێستا ئێمە ڕاستەخۆ لەگەڵتانین نرخی بەرمیلێک نەوت لە جیهاندا گەشتۆتە $120 کامە نرخێکی جیهانیە و پێوەری بەستی نرخی نەوتی شکاندۆ کە لە هەرێمی کوردستاندا و دەسەڵاتداران هەرێمی کوردستان نەوت دەفرۆشن بەڵام دەبینیم کە گوزەرانی هاوڵاتیان موچەخۆران بەو گولەمەرگە دەژین و موچەکانیان پێ نادرێت و شایستەدارەکانیان بۆ جێبەجێ ناکرێت لێرە لەوێ هەمیشە و بەردەوام گلەی و گازندەیان هەیە بەشێک لە فەرمانبەران لە چەند دام و دەستگایەکدا بایکۆتیان کردووە لەگەڵیشیدا مامۆستایان لە چەند قوتابخانەیەک بایکۆتیان ڕاگەیاندن تاوەکو شایستەدارایەکانیان تاوەکو موچەکانیان بۆ جێبەجێ نەوێت ئەوان پرۆسە بەردەوام نابن لە خوێندن لە پرۆسەی خوێندن وەروەها باز لەوە دەکەن کە هیچ بیانوویەک نییە بۆی کە موچە و شایستەدارەکانیان بۆ سرف بکەن بەڵام حکوومەت هێرێن بۆچی بۆیان سرف ناکات ئەمە پرسیارێکە کە هەمیشە و بەردەوام هەم فەرمانبەران هەم مامۆستایان بەردەوام داوا لە حکوومەت و لایەنە فیلمدارەکان دەکەن کە وەڵامی و پرسیاریان بنەوە کە هیچ بیانویەک نییە بۆچی تا ئێستا موچە و شایستە دارایەکانیان بۆ جێبەجێ ناکەن. بڵێ ئێستاش سرودێکی ئاینیمان ئامادەیەکەوە گوێبیستی ئەو سرودە دەکەن. دووبارە سڵاوتانە بە دازان و خۆشەویستان لە تەوریەکەین بەرنامەکەماندا باز لە شایستەدارایەکانی مامۆستایان و فەرمانبەران دەکەین کە بزانین بۆچی ڕۆژ لە دوای ڕۆژ گوزەرانی مامۆستایان خراپتر دەبێت و هیچ بیانوویەک نییە بووی کە شایستەدارایەکانی مامۆستایان و فەرمانبەران جێبەجێ بکرێت و بۆیان خەرج بکرێت. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا سادق غەڵەتنی ئەندامی ئەنجومەنی مامۆستای ناڕازی مامۆستایان زۆر بەخێر. سپاس بۆم دەرفەتە. مامۆستا هۆکار بۆچی دەگەڕێتەوە ڕۆژ لە دوای ڕۆژ موچە و شایستەدارایەکانی مامۆستایان دوا دەخرێت و لە کاتێکدا هیچ بیانوویەکی ئابووری نییە بووی کە موچە و شایستەدارایەکان بۆ فەرمانبەران و بۆ مامۆستایان جێبەجێ بکرێت. سپاس بۆ بەڕێستان بۆ بەرنامەکەتان بەداخەوە ئێمە دەسەڵاتێکمان هەیە یاخۆ بڵێن حکوومەتێکمان هەیە کە گوێ بە هیچ پرەنسیپێکی بەڕێوەبردن و ئەخلاقی نادا. ئەوەی کە لەم وڵاتی ئێمە ئەگوزەرن هەرێمە ئەگوزەرێ بەداخەوە بەدرە لە هەموو یاسا و ڕێسانێ و دەوڵەتی و یاساکانی بەڕێوەبردن. ئەگەنا حکوومەتێک بە قسەی نەک ئێمە بە قسەی هەموو شارەزایانی ئابووری و باری ئابووری هیچ گرفتێکی ئابووری نییە کە کاتێک نەوت
26 دلار بۆ هەر هەمان موچەی داوە کاتێک نەوت ئەچێتە 140 دلار هەر هەمان موچەدا هەر بەو خواستەی خۆ ینی بەداخەوە کە کەسی یەکەمی حکوومەت و کەسی دومی حکوومەت کە ئەڵێ ئێمە بەپێی گونجاندنە توانین موچە بدەین کام گونجاندنە ئەو گونجاندنە ئەوان چی یاسایەکانی و گونجاندنە لای هاوڵاتیان بریتە لە ستەم و لە دزیکردن لە سەرەتا و سامانی ئەم وڵاتە ئەوەی کە گوێنادا بە ئەخلاقیاتی بەڕێوەبردن دەسەڵات و حکوومەتەکەیە ئەگینا هیچ گرفتێکی ئابووری نییە و دەسەڵات پێم وایە بە ئەنقەست ئەوێ جۆرە جۆران تۆڵە لە موچەخۆران کاتەوە یاخۆ تەعزیم موچەخۆران بە یا بەدەر لە هەموو ئەخلاقیاتێکی بەڕێوەبردن نایەوێ ساتێک هاوڵاتیەکانی ئەم وڵاتە فەرمانبەران موچەخۆران بتوانن کە داوامی کڕێک و پێ بکەن بتوانن کە دڵیان بەدام و دەستگا فەرمانگەکان خۆش بێ ئەوەیە کە ئەوان ستەم ئەکەن و بەداخەوە سەرەتا و سامانی ئەم وڵاتە ئەدزرێ لەلایەن دوو بنەماڵە یاخۆ لەلایەن دوو مافیا یاخۆ لەلایەن دوو کەسەوە کە کەس نازانێت سەرەتا و سامان وڵاتە چی لێدە بەداخەوە وەزیرێک وەزیری دارایی بێ ئەڵە من ئاگام لە دارایی ئەم وڵاتە نییە بەداخەوە کە وەزیر ئاگای لە دارایی وڵات نەبوو ئەیچی ئاگای لێدە پەرلەمان ئاگای لێ نییە هیچ دام و دەستگایەکی شەرعی ئاگای لێ نییە هەر کاتێک سەرۆکی حکوومەت بڵێ موچە سەرفکەن و کاتە سەرفیەکەن هەر کاتێک بڵێ سەرفی مەکەن سەرفی ناکەن آخر ئەمە پێی ناوترێ حکوومەتداری و دەسەڵاتداری و بەڕێوەبردن بۆیە گرفتەکان تەنها لە لای دەسەڵاتە لە لای حکوومەتە نەک لە لای هاوڵاتی لای دام و دەستگاکان لە لای هیچ وەزیرێکیش نە بەڕای من تەنها دەسەڵاتی یەکەم و دووەم لە حکوومەتە بەرپرسن بەرامبەر هەموو ئەو قەیرانانەی کە دروست بووە بەرامبەر هەموو ئەو کێشە گرفتانەی کە کێشەگیر و گرفتانەی کە ڕۆژانە بەرەوچی هاوڵاتیانێک لەم هەرێمەدا زۆر باشەوە مستابا باسی ئەمڕۆ بکەین دەبووە ئەمڕۆ ئیتر داوامی فەرمی بکرێ لە دوێنێەوە ئیتر کەپشەکانی نەورۆز تەواو بوو پێویست دەکرا کە ئیتر پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە ئەمڕۆ بایکۆت کراوە لە خوێندنگاکانە یاخود بڕیاری ئێوە چی بووە؟ بایکۆت بە شێوە لە شێوەکان تا ئێستا بردەوامە و لە زۆربەی ناوچەکان و دەڤەرەکان و خوێندنگاکان بایکۆت درێژەی هەیە مامۆستان وەکو هەڵوێستێکی مەدەن بایکۆت خواست نیە لای مامۆستان بایکۆت ئامانجیش نییە بەڵکو بایکۆت ڕەتفیعلەکە یاخود بایکۆت هۆکارێکە لە هۆکارێک مەدەنیەکان کاتێک کە مافەکەت پێشە لەکرێ کاتێک کە خواستی تۆ نایەتە دی بۆ یەکێکی لەو ڕێکارانە بریتێ لە بایکۆت کە فەرمانبەر لە هەموو وڵاتان ئەگرێتە بەر بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە هیچ لایەنێکی معنی یاخود دەسەڵات گوێ نادە بە پرەنسیپەکانی مەدەنی دیموکراسی لەم وڵاتەدا بە ئارەزوی خۆی بەخواستی خۆی چۆنی بێ ئاوا بەڕەوەیە بە ئەگینا ئێمە 6 ساڵە ئەزممان لەگەڵ بایکۆت و لەگەڵ خۆپیشاندان و لەگەڵ ناڕەزایەتەکان هەیە بەڵام لە ماوەی ئەو 6 بۆ 7 ساڵەدا تا ئێستا حکوومەت لە وێزگە لە وێزگەکان لە قۆناغەکانە نەهاتوە لەگەڵ مامۆستایان یاخود لەگەڵ چین و توێژەکان و فەرمانبەران گفتوگۆیە بکە بێ هەوڵی چارەسەری کێشەکانمە بەداخەوە لە ژوورەکانەوە فەرمان دەرەکرێ بەداخەوە کە ئێمە ئەبینە جاتیەوەی چارەسەری کێشەکانی مامۆستایان کرێ بوچەخۆران کرێ فەرمانبەران بکرێ دێ بە شێو لە شێوەکان زمانی هەڕەشە و زمانی تند و تیژی بەکارهێنرێ بەرامبەرەوە مامۆستاوە بوونی هەبوو دوێنێش ئەنجومەنی مامۆستای نەڕازی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە کە هەڕەشەکراوە لە بەشێک لە مامۆستایان لایەن بەڕێوەبەرەکانەوە کە دەبێت بایکۆت بشکێن ئەمە بوونی هەبووە ئەم شتە ڕوویاوە بەڵێ ئەوەی کە بە ئێمە گەیشتۆ بە مەسج لەلایەن چەند بەڕێوەبەرێکەوە یاخود لە چەند خوێندنگەیەک کە پەیامی بەڕێوەبەر دابەزیوە بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوا کە زمانێکی هەڕەشە ئامێزی تایە بەداخەوە کە کەسێک لە ئاستی بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوادا نابێ بەم زمانە لەگەڵ مامۆستانە بدوێ مامۆستایان خواستێکیان هەیە کە بریتیە کەس بەقەدەر مامۆستا پەرۆشی پرۆسی پەروەردە نییە کەس بەقەدەر مامۆستا نازانێت قازانجی قوتابی لەکوێدایە ئەوەی کە ڕۆژانە لەگەڵ قوتابیا ئەژی و ڕۆژانە هەڵسوکە کۆدەکە بریتی لە مامۆستا ئەزانێت کە چەند دڵسۆزی بۆ قوتابی بنوێنێ مامۆستا خۆی کەسی یەکەمە کە ڕۆژانە لە کۆنتاکت لەگەڵ قوتابیا هەیە بەڵام زمانی هەڕەشە و زمانی هەڕەشەکردن بەداخەوە بەسەر چوە پێما بێت لە وڵاتەدا و هیچ شتێک بە هەڕەشە ناکرێت ئەوەی پێم وابێ زمانی هەڕەشە بایکۆت تونترەکاتەوە زمان لە جاتی ئەوە پێویستە بێن کێشەکانی پەروەردە چارەسەرکەن پێویستە بێن خواستەکانی مامۆستایان و فەرمانبەران بێنەدی پێویستە لە جاتی زمانی هەڕەشە بێن گفتوگۆ بکەن ئەسڵەن ئەمە ئیشی پەروەردەکان و یەکێتی مامۆستایان و لایەنەکانی معنیە کە بێن دیفاع لە شکۆی مامۆستا و لە شکۆی پەروەردە بکەن نەک ئەمان بێن زمانی هەڕەشە بەکاربێن بەرامبەر ئەو مامۆستایانی کە بایکۆتەکەن و من پێم وایە هەموو ئەو مامۆستایانی کە چوونەتەوە بەدەوامی ئەوانەی بایکۆتەکەن هەردووشیان
سۆزیایە هەردووکیان لە پەرۆشیانە بۆشکۆی پەروەردە بۆشکۆی مامۆستا بۆشکۆی خوێندن کە ئەم ڕێکاران ئەگرنەبەر بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا ڕێکاری مەدەنی هەڵسوکەوتە مەدەنیەکان ناڕەزادی خۆی پیشاندانەکان هیچ ئەرزشێکی لە ئەم دەسەڵاتە نیە چکە دەسەڵاتێک ئەگەر مەدەنی نەبێ ئەرزش بۆ ڕێکارە مەدەنیەکان دانانە بەڵام دەسەڵاتێک کە تەنها بیری لای سەربازی و لای ئیستیبداد و لای خۆسەپاندن و لای ئەمە بێ بە هیچ شێوەیەک ڕێکارە مەدەنیەکان حسابی بۆ ناکە یاخود ئەرزشێکی نیا ڕۆژ لە ڕۆژان بیر ناکاتەوە کە ئەمان هەنگاوە بنن بە ئاراستەی چارەسەکەنی قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ قەیران دروستەکان ڕۆژ بۆ ڕۆژ ناومێدی دروستەکان لەلایەن سەرجەم چین و توێژەکانەوە مامۆستا وەکو ئەندامێکی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی داواکاریەکانتان لە چیا خۆی دەبینێتەوە ئایا تەنها وەرگرتنی موچەیە لە 30 ڕۆژ جارێکە یاخود ئەو تا داواکاری تریشتان هەیە هەر بە نونە لە بەرزکردنەوەی مامۆستایان لە خوێندنگەکاندا داواکاریەکان کێشە پەروەردەکان زۆرە ئەگە بێتە سەر داواکاری زەڵمان داواکاری هەنووکەی پێشەکەوێت لە پێش داواکاریەکە هەنێشت هەیە ئەزانین کە دوورمەودایە بۆ نمونە سەرجەم موچەخۆران بەلایانی کەمەوە ئەوەی کە کەمترین بڕی موچەوەرەگرێ 20 میلیۆن تا 20 میلیۆن لە ئەم دەسەڵات و حکوومەتەیە سەرنجام موچەیە چی لێدە هەموو موچە پاشەکەوت کراوەکان هەموو ئەو موچانەی کە بە بڕیارێکی حکوومەت بە شێوەیەکی خۆسەپێنی بە شێوەیەکی تاگدایانە بڕیاری پاشەکەوتیاندا سەرنجامی بۆ کوێچێ یاخود ئەو موچانەیە کە لە کابینی نوۆیە بە ناوی گونجاندن و بە ناوی لێبڕینەوە سەرنجامیان بۆ کوێچێ ئەمانە هەمووی خواستن جگە لە خواستە پەروەردەیەکان لە گۆڕینی منهج زمانە کەمە بەشێکی دوورمەودایە ئەوەی کە قسە یەکەمە فەلسەفێ پێناوی بریتێ لە موچە چکە موچە ژیانی پێوەبەندە نەک ژیانی مامۆستا فەرمانبەر بەڵکو ژیانی هەموو هاوڵاتیان دوکاندارێک خاوەن تەکسیەک خاوەن پاسێک فرۆشیارێک هەموو ئەوانە کۆگایەکی جلوبەرێک کۆگایەکی خواردەمەنی هەموو ڕۆژانە پێویستی بە بەسەرفیادێ ئەمە چیکە فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایان بێن ئەمە ئەم کاڵانە ساکەنەوە بەڵام لە کاتێکە تۆ موچە تۆ خۆتی ژیان ئەبڕی کەواتە سەرجەم جم و جۆڵە بازرگانیەکان کە ئەوەی کە لە ناو کوچە کۆڵانەکانی ئەوەستەیە واتە ژیانی خەڵکەوەستێ داواکاریەکانی خەڵکەوەستێ حکوومەتێک لە هەموو سێکتەرەکانەوە فەشەلی هێناوە شکستی خواردووە ئەوێ بە زۆر بێنە پرۆسی پەروەردە بەجۆ لە بەجۆڕەکان تێپەڕێنێ تەنها بڵێ من پرۆسی پەروەردەم بەڕێوە بردووە بەداخەوە لە کاتی پشوەکانی بەهار و نەورۆزە لە زۆربەی قوتابخانەکان بە زۆر مامۆستایان ملزم کراون بەوەی کە ئەبێ تاقیکردنەوەی هەڵسەنگاندنی لە سەدای 20 نووسینێکی بکەن یعنی ئەمە پێم وابێ تەنها بە زۆر بوو یعنی ئێستاش ئەیانەوێ کە ئەو مدەکەمەی دەوام ماوە بە زۆر مامۆستا دەوام کە بە هەر شتێک دەوام کە بۆ ئەوی تەنها ئەوەیەک ساڵی خوێندن تێپەڕەندرێ ئەوەی کە تێپەڕەندرێ بریتێنی لە خوێندنێکی دروست ئەوە بریتە لە هەڵقڕوزاندنی ئەو خوێندنەی کە هەیە ئەو پرۆگرامێک کە بڕیار لێدراوە بەداخەوە ئەم پەلە پرۆزەیە لە بەڕێوەبردننی وڵاتە ناکرێ بە تایبەتی لە سێکتەری پەروەردەیان ناکرێ بۆیە سێکتەری پەروەردە بەداخەوە بوو لای ئەم دەسەڵاتە لە گرنگە یەکەمینەکان بووایە هەر شتێک لە وڵاتەیە بۆ سناوێ پەروەردە بۆستێ مامۆستایان لە لای مامۆستایان بایکۆت ئامانج نیە و خواستیش نییە بەڵکو بایکۆت تەنها بۆ بەدەسێنانی مافەکانە لە ئێستاە ئێمە داوا ئەەکەین کە موچە لە کاتی خۆیدا هەموو مانگێ سەر بکرێ وە لە برزکردنەوەی مامۆستایان ڕانەگیرێ کە بۆ ماوەی 7 ساڵە ڕاگیراوە دەست پێ بکرێتەوە بە سەرجەم مامۆستایان و فەرمانبەران و مامۆستایانی وانە بێژ پێویستە دابمەزرێن پێویستە ئێمە ساڵانە ئەبینین کە لە زۆربەی خوێندنگاکانە کۆمەڵێکی زۆر مامۆستا خانشینە بن ئەبێ ئەم بۆ شایە پەروەردەیانە بە مامۆستانی وانە بێش پڕ بکرێتەوە و دامەزراندن بکرێتەوە لە سێکتەری پەروەردەیە ئەبێ سێکتەری پەروەردە ئەولەویاتی یەکەمی هەبێت لە لای دەسەڵات بەڵام بەداخەوە دەسەڵات کە بیر لە پەروەردە و بیر لە خوێندن و بیر لە بەرە پێشبردنی وڵات ناکاتەوە سێکتەری پەروەردەی خسۆتە دوای دەوە بەداخەوە ڕۆژانە ئەبینین پلە بەرزکردنەوەی سەربازی کە ئەوەش مافی خۆیانە ڕائەگەێنرێ بەڵام پلە بەرزکردنی مامۆستانی فەرمانبەران ئەمە بە شێوە لە شێوەکان دواخراوە یاخود خواستێکنن لە حکوومەت کە بێ چارەسەری ئەم گرفتە بکە زۆر باشە مامۆستا سادق ئەم نەئارامی دەرونی مامۆستایان بوون مامۆستا هەیە لەوانێ دووماکرەی خانوەکەی نەدابێت کرێت چی بێت یاخود نەتوانێت کۆمەڵی پێداویستی خۆی بکرێ لە بازاردا بۆ پێی کە موچەکەی دوا دەکەوێت ئەم نەئارامی دەرونی کە لە ناخی مامۆستایاندا هەیە پێدوانیە کاریگەری هەبووە لەسەر ئاستی تێگەاندنی قوتابیەکان لە قوتابخانەکاندا بەڵێ دروستە نائارامی ئەبێ مامۆستا کەشێکی ئارایم بۆ دروست بکرێ بۆی پەروەردە لە کەشێکی ئارام بڕێستە لە هەرمەکەی ماسلۆیە کاتێک کە باس لە پەروەردە ئەکا لە ڕیزبەندی یەکەمە یاخۆ لە بنەمای یەکەمە باس لە دابینکردنی سەرجەم پێداویستە فسیۆلۆجیەکانەکە بۆ قوتابی نەوەکو مامۆستاش
ئێستا قوتابیش لەبارێکی دەروی نەهارامە چکە قوتابیش ئەبینە دایک و باوکی موچینیە دایک و باوکی باسی کێشەی کارەبا و نەوت و ئاو خزمەت گوزاریەکە کاتێک قوتابیش ئێستا قوتابی پۆلی یەکمان هەیە لەگەڵ وەکو کەسێکی گەورە قساکە لەگەڵ مەعانەتەکانی دایک و باوک خانەوادەکەی ئەژی کەواتە ئەم کەشە نائارامی کە دروست بوو بۆ مامۆستایان یاخود لە سەرجەم لە سێکتەرەکان لە هەرێما دروست بووە کاریگەری لەسەر ئاستی بەرەو پێشبردننی منداڵ هەیە تێگەیشتنی منداڵ هەیە تێگەشتنی خوێندکار هەیە مامۆستایە کە بیری لای کرێخان و لای موچە و لای سیارەکەی و لای بەڕێوەبرنی ژیان بژیان و گوزرانی لاوە بێ کەواتە بە چ ڕۆحێتێکە بچێتە ناو خوێندنگە و ناو پۆلەوە بتوانێت ئەو ئەرکی لەسەر شانێتی ئەدایکە من مەسەجم بۆ هاتووە لەم چەند ڕۆژەدا مامۆستا لە دەروی شار ئەڵە مامۆستا من ناتوانم ئەو کلێپ تەکسێدا من هێم کە ئەم گوازێتەوە بۆ خوێندنەکە ئەم هێنێتەوە ڕۆژانە هاتوو چۆی پێکەم مامۆستایەکی وانە بێش کە تەنها کرێی تەکسەکەی دەست نەکەوێتەوە بە چ حەقێک ینی بە چ لۆژیکێک بتوانێت کە پەروەردەیەکی جوان کە بتوانێت کە وانەیەکی باش بڵێتەوە بۆیە ئەو کەشە نائارامی بۆ مامۆستا دروست کراوە ئەو نائیمێدی بۆ مامۆستا دروست کراوە کاریگەری لەسەر ئەدای ئەرکی مامۆستا هەیە لەسەر تێگەیشتنی قوتابی هەیە لەسەر کۆی پرۆسەی پەروەردە هەیە کە بەداخەوە دەسەڵات گوێ نادا بەم کێشانە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ قەیران زیاد دەکا ڕۆژ بە ڕۆژ گرفت زیاد دەکا ڕۆژ بە ڕۆژ کێشەکان زیاد دەکا لە جیاتەوەی کە بن ڕۆژ بە ڕۆژ چارەسەری کێشەی بکەن کێشەی ترە خڵقێن بۆ پەروەردە بۆ مامۆستایان مامۆستا هیچ جوابێکتان دراوەوە لایەنی فەرمیەوە یاخود ئەگەر هەڵوێستان چی دەبێت ئەگەر هاتوو داواکاریەکانتان جێبەجێ نەکرا بەداخەوە تا ئێستا دەسەڵات یاخود لایەنێکی معنی لە پەروەردە لە وەزارەت لە شێوەکان لە هیچ جمگەیەکی ئەم دەسەڵاتە بە درێژایی حەوت ساڵی ڕابردوو وەڵامی خواستەکانی مامۆستایان نەداوەتەوە بە تایبەتی لەم کابینە تازەدا و بە تایبەتی لەم ساڵی خوێندندا پێویستە مامۆستایان کاتێک لە هەموو وڵاتێک کاتێک کە چین و توێژێک دێنی گەرانی یاخود ناڕەزایەتی دەرەبڕندێن شێواز لە شێوازەکانی مەدەنیەت بەکارهێنن بۆ گەیشتن مەفەکانیان پێویستە دەسەڵات یەکسەر لەگەڵیان نادا بنیشێ بزانێت کێشە گرفتەکانیان چیە بەداخەوە لەم وڵاتەدا ئەوەی کە کەوتوتە دوای دواوە تەنها پەروەردەیە ئەوەی کە بیری نەکراوەتەوە کێشەکانی چارەسەر کەلێک پەروەردە پێم وابێ بنەمای وڵاتە لە هەموو شوێنەکە بەداخەوە مامۆستایان ئەبوایە کەشێکی زۆر ئارام ئەبوایە ڕەوشێکی وایە بۆ دروست بکرێ کە لەسەر حسابی نفسەتی خۆشانە بچێن پەروەردەکە بەڕێوە برن منی مامۆستا قەت حەزم بەوە ناکەم کە پۆلەکەم جێبێڵم مامۆستا کۆنتاکتی ڕۆژانەی لە هەیە لەگەڵ دەرونی قوتابیە هیچ مامۆستایەک ئامادە نییە یاخود خواستی ئەوەی نیە کە لە پەروەردەدا ببڕێ لە قوتابیەکانیدا ببڕێ من ئەوە بۆ ماوەی 20 ڕۆژ لە قوتابیەکانم دابڕاوم چیە باجی ئەمەدا قوتابی باجێدا ئەی چێ هۆکارەکەیە دەسەڵات هۆکارەتی ئەگەر دەسەڵات وەڵامی خواستەکانی من بداتەوە من لە ناو پۆلە ئەبم من لە جاتێ بێم لێرە کێشە لەسەر کێشەکان پەروەردە قسە بکەم لە ناو پۆلەکەم بە هەوڵی چارەسەرکردنی کێشە پەروەردەیەەکانی قوتابیەکان مەدەم هەوڵی پێگەیشتن تێگەشتنیان نەدەم کەواتە لە کۆی ئەمەیە کە پرۆسەی پەروەردە بە شێوەیەکی لە شێوەکان خەریکە ئیفلیجەکرێ دەسەڵات بپرسە و ئەو دەسەڵاتانەی پەروەردەش بپرسن کە گوێیان خەواندوە لە ئاستی هەموو کێشە و گیرگرفتەکانی پەروەردە و مامۆستایاندا زۆر باش مامۆستا زۆر جار لێرە لەوێ چالاکانی مەدەنیان بەشێک لە مامۆستای ناڕازی باز لەوە دەکەن کە ئەو بێدەنگیە زۆرەی مامۆستایان فەرمانبەرانیش بۆ خۆی کاریگەری هەبووە بۆ لە کاتی داواکردنی مافەکانیان نایەنە سەر شەقامەکان ئەگەر بێن ڕێژەیەکی کەم دێنە سەر شەقامەکان کە لەوانەیە دەسەڵاتداران لە دوور و بیامینە گاڵتەیان پێ بکەم بڵێن کورە هەروانن هیچ کاریگەری کە نابێت و ئانیار بەردەوام دەبێت لەوەی کە زوڵم مستەم لە کارمەندان و لە مامۆستایان بکات بەداخەوە ڕەوایەتی کێشە و جیرۆگرفت پەیوەندی بە کەمە زۆریەوە نییە ئەگەر دە کەسیش لە سێکتەرێکە لە لایەنەکە بێنە سەر شەقام و نەڕازە دەبڕێت یاخود یاداش تێ بدەن پێویستە وەڵامیان بدرێتەوە نابێت دەسەڵات مامەڵە بە کەمە زۆری بکە بە حەجمی خۆپیشاندان و بەوە بکە نەخێر ئێمە لە کاتێکە بۆ کە لە خۆپیشاندانمان کردووە نزیکی بە 72 خۆپیشاندانی سەرتاسەرمان ئێمە ئەنجام داوە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە یعنی دەسەڵات پێویستە بیر کاتەوە ینی چۆن ئەکرێت لە ماوەی چەند ساڵێکە 72 خۆپیشاندانی سەرتاسەری تۆ مەڕوانە ئەمە قەبارەی خۆپیشاندەران گەورەیان یان بچووکە کەواتە بێت تۆ لەگەڵ کێشە سەرچێکە مامەڵە بکەی نەک لەگەڵ کەم زۆری ئەوەیە یعنی تۆ گەر دە مامۆستاژ لەم شاری سلێمانیا بێتە سەرجادا واتە کێشەیەکەیە گرفتێکەیە کە پێویستە دەسەڵات چارەسەری بکە بەداخەوە لەم کۆمەلگایی ئێمەدا لێکترازانی چین و توێژەکان لەگەڵ یەکتری یاخود گوێنەدان بە خەمەکانی یەکتری گوێنەدان بە کێشەکانی یەکتری ئەمەی دروست کردووە کاتێک کە مامۆستایان ئەچوونە سەرجادە بەداخەوە کاسبکاران و
تەندروستکاران و پزیشکان و سەرجەمچینی توێژەکان نەهاتن پشگیری خواستەکانی ئێمە بکەین. ئێمە زۆر پێشتر لە 2015 داوتمان ئەمە ستەم لە مامۆستا ئەکرێ بە ناوی پاشەکەوتەوە ناکرێ ئەم ستەمەی کە لە موچەخۆران و فەرمانبەران ئەکرێ تەنها مامۆستایان داکۆچی کار بن. بەشێکەوە حەقەتەکەیەتی کە زۆربەی چین و توێژەکان بە ئەرکی شانی خۆیان نازانن. دژایەتیکردنی ستەم، دژایەتیکردنی نادادی، خەبات بۆ دادپەروەری پێویستە هەموو چین و توێژەکان بەیەکەوە بیکەن. کاتێک کە منی مامۆستا لە بەرستەمێک ناچمەوە ناو پۆلەکەم کەواتە قوتابی نایە. قوتابی چییە؟ ڕۆڵی ئەو هاوڵاتیانەیە بازرگانە، دوکاندارە، سایق تەکسیە، سایق پاسە، کاسبە، کەواتە ئەم ستەمەی کە لە وڵاتیاکرێ پەیوەندی بە تاک بە تاکێم هەرێمەوە هەیە بۆیە ئەم بارەت بە تەنها بە مامۆستایان ڕاز ناکرێتم. پێم خۆشە لێرە ئەوە ئاراستی کۆمەلگا بکەین کە ئەم بارە ناهەموارەی هاتوتە پێشە. ئەم ستەمەی کە لە سەرجەم هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران ئەکرێ بە تەنها ئەم بارە بە مامۆستایان ڕاز ناکرێتەوە، بە تەنها بە دەنگی ناڕزایەتی و خۆپیشاندان و بایکۆتی مامۆستایان دەسەڵات نایەتە سەرخەت. پێویستە سەرجەم چین و توێژەکان هاوتەری بە هەمومان پێکەوە بەرامبەر ئەم ستەمە بوەستینەوە و داوای چارەسەر بکەین لەم دەسەڵاتە کاتێک ئەم دەسەڵاتەکە چارەسەری پێیە. ئەگەر ئەم دەسەڵاتە بی لە چارەسەر ناکاتەوە کەواتە هاوڵاتیان ئەم هەرێن پێویستە ڕێکارێکی تر بگرنە بەر بە شێوەیە لە شێوەکان کە فشارێ بکەن ئەم دەسەڵاتە یانی ئیعلانی فەشەلی خۆی بکە یانە بێت کێشەکانی ئەم وڵاتە چارەسەر بکە لە سەرجەم سێکتەرەکان کە ڕوبەڕووی هاوڵاتیان بۆتەوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ مامۆستا سادە غەڵەتنی ئەندامی ئەنجومەنی مامۆستای ناڕازی. سپاس کام دەرفەتە دوێن بەخشی. خۆشەویستان ئێستاش پامێر ماڤانیا ڕسمان لە سلێمانیەوە لەگەڵمانایە. پێما بێت سامان. سامان بەڵێ. سامان فتاح لە هەڵەبجۆ لەگەڵمانە. سامان سڵاوت لێ بێت زانیاریەکانی ئەمڕۆمان بۆ بگواردنەوە. سەرپەرشتیاری کارگێڕی تۆی بەڵێ سڵاوتان نەبێ، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە لە زانیاریەکانی ڕۆژەوە دەست پێ یەکەم لە هەڵەبجە دەربارەی بایکۆتی مامۆستایان لە بەشێک لە قوتابخانە و خوێندنگەکان بایکۆتی مامۆستایان بەردەوامەوە داواکەن کە موچەکانیان ڕێک بکرێتەوە لە وادەی خۆیدا موچەکانیان پێ بدرێ و ژمارێک لە قوتابخانەکان بایکۆتی مامۆستایانێ و ژمارێک لە مامۆستایان نەچوونێتەوە وەڵەکانی خوێندن و بایکۆتیان کردووە و داوا دەکەن و ناڕزاتی دەردەبرن لەوەی کە ئەگەر حکوومەت و ئەگەر دەسەڵات بۆ نمونە لە داهاتوودا موچەکانیان لە وادی خۆیدا پێنەدادەوە ناڕزایەتی دەردەبرن و دێنەوە سەر شەقام واڵوێستی دیکە دەردەبرن وە خۆپیشاندانەکانیان دەست پێ دەکەنەوە. دیارە لە دوای پشوەکانەوە بۆ ماوەی بۆ 15 ڕۆژ دەبێت مامۆستایان بایکۆتی وڵەکانی خوێندنیان کردو و نەچوونێتەوە وڵەکانی خوێندن. بەدەر لەم بابەتە ئێستا من لە سێمین فستیڤاڵی گۆرانم کە لێرە بەڕێوە دەچێت. ئەمێ ئاماژە بۆ بکەم کە زیاد لە 25 خوێندنگا و قوتابخانەی سنووری پارێزگای هەڵەبجە لێرە لەم فستیڤاڵی شانووی گۆرانە بەشدار دەبن. گرفتێک لەم کارە هونەریانە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەوەیە کە تاکو ئێستا نەبوونی هۆڵێکی گونجاوە بۆ ئەوەی کە کارە هونەری و کارەکانی دیکەی تێدا ئەنجام بدرێت. بن بۆ زانیاری زیاتر ئەچمەلای سەرپەرشتیاری ئەم فستیڤاڵە کاگراڤیار نەبوونی هۆڵێک لە هەڵەبجە تا چەند گرفتی بۆ ئەوە دروست کردووە و وردەکاری ئەم فستیڤاڵشمان بۆ بخەنە. بەخێر بێن پیرۆزبای ڕۆژی جانی شانۆ لە خۆم و لە سەرجەمە و مناڵە چاوگە شانە و خوێنکارانە و شانۆکارانەکەم. ئەڵبەتە پێش هەموو شتێ ژارنی ئەم لۆکیشنە بۆ کردنەوەی ئاهەنگی فستیڤاڵەکەمان داواکردن و دووپاتکردن و پامەیەکە ئێمە هۆڵێکمانەوێت شایستەی هۆڵین لەبەرەوەی لە هیچ شارێکی کوردستانە بگراتوانم بڵێم عێراقیش لەم چرکەی کە من قسە بۆ تۆکەم 170 ئەکتەر 180 ئەکتەر 190 ئەکتەر لە پرۆڤە و لە ئیشکردنی شانۆیانین بۆیە مستحقین ئیشمان هەیە مانووە بین هەوڵەدەین ئەو خوێندکارانە چەندێک هەوڵەدەن بەڕاستی عیبەکە ئێمە هۆڵێکمانەبێ. ئەمڕۆ بە ڕێپێوانی افتتاحی فستیڤاڵەکەمانەکەین ڕێپێوانێک کە داواکاریەکەمان تەنها یەک هۆڵە کە بە مافی خۆمان ێزانین بە مافی ئەم جیلەش نەبێ مافی جیلی داهاتووترە بەڕاستی ناکرێت ئەوەندە مافەکەمان بخورێ. وردەکاری فستیڤاڵەکەمان ئێمە 4 ڕۆژ فستیڤاڵەکەین ئەمڕۆ افتتاحەکەین تا 4 ڕۆژی تر 4 ڕۆژی تر دوای نیوەڕۆکەی ئەمە ختامیەکەین لە هۆڵی مستەفا زەڵمی 20 ئیشی شانۆیی لە منافەسەیان بە دوو ئاستی جیاواز 11 لە ناوەندی و دوانەوەندیەکان و 9 لە سەرەتایەکانە. باسی وڵت کرد لە پێشووتریشە داواتە لەلایەن و بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە کردو بۆی کە هۆڵێکی گونجاو دروست بکرێ بۆ کارە هونەری و کارەکانی دیکەی کە لە سنوورەکە پێشەشەکرێت. بەڵێ لە پێش داوامان کردو لە پێشووترا بەڵام خۆتەزانی داواکردن بە کردارەوە کاریگەری زیاترە. ئێمە بیرمان لەمە کردەوە لە لیژنەی باڵای فستیڤاڵەکە ئەگەر بێت و ئێمە ئەم چالاکی گەورەمان ئەنجاماوە تەنها لە سنووری چالاکیەکە بیهێڵینەوە تەنها وەکو چالاکێکی سەرکەوتووە مێنێتەوە. بەڵام ئەگەر هاتو ئێمە لەگەڵ چالاکێکەشە داواکاریەکی گەورە بخینە پاڵی ئەوە بە دڵنیاوە بۆ داهاتوو بۆ ساڵی داهاتووتر نەبێ بۆ 2 ساڵی تر نەبێ بۆ 3 ساڵی تر خۆمان هەر باشە بێت.
بەتەمان ساڵانی ئایندەژەراوە لە حوشەی مەکتەبەکان و لە حوشە لە باخچەکانیان ئەگەر وڵتان بۆ دروست نەکرا ئامادەنێنم فستیڤالانم. ئەم ساڵ پەیامێکمان هەیە بەڕێزان بەرپرسانی ئیداری شار هاوکارمان بوون لە بەڕێوەچوونی فستیڤالەکە تا ئێسا. ئەوانیش وەکو من و تۆ گرفتاری ئەم بابەتن کردنەوەی هۆڵێک لە دەسەڵاتی ئیداری شارەکە خۆمانە نییە بەڵام داواکردنەکەی و دەنگخستنەپاڵی ئێمە لەگەڵ بەڕێز پارێزگاری شار لەگەڵ بەڕێز وەحدەی ئیداری شارەکەمانە بەیەکەوە بۆ زۆرکردنی ئەم لۆبیەیە. هیوادانی ساڵێکی دیکە بۆمان بکەنەوە بەڵام ئەگەر ساڵێکی دیکە بۆمان نەکەنەوە تەسەورەکەم زۆر قورس بێ بتوانین بەردەوام بێ. بژیت بە قوربان سوپاسانم. بەڵێ دیارە ماوەی 3 ڕۆژ فستیڤاڵی شانۆیی گۆران کە تایبەتە بە شانۆیی قوتابخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجە وەگە ئاماژەم پێکرد 25 قوتابخانە کێبڵکێ لە باشترین شانۆدا دەکەن و لە دوای 4 ڕۆژی شانۆیەکەش نەتیجەی ئاستەکان و یەکەمی و دووەمی قوتابخانەکان ئاشکرا دەکرێن وەکو سەرپەرشتیاری شانۆیەکەش ئاماژەی بۆ کرد تاکو ئێستا لە هەڵەبجە هۆڵێکی گونجاو نییە بۆەوەی کە کارەونەرەکان تێدا ئەنجام بدرێت تاکە هۆڵێکی بوو لە بەفرە زۆرەکەی چەلمانگی ڕابردوودا و ڕووخاوە لە ئێستادا هەڵەبجە بێ هۆڵێکی گونجاوە کە کارەونەریەکان و ئەو چالاکی ئاینی و ئەو بابەتانی کە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەنجامدران لەو هۆڵە ئەنجامدران لەبەرەوەی داواکان لە بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە و حکوومەت بۆی کە هۆڵێکی گونجاو دروست کات بۆ ئەو کارەونەرانەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەنجامەدرێت. سامان بەدەر لەو بابەتانی کە بۆ ئێمە گواستەوە ڕۆژی کەش و هەوا چۆنە لە پارێزگای هەڵەبجە؟ بەڵێدانیار ئاپرسیاری ئەوم لێ کردی ساماوەتم ڕۆژی کەش و هەوا چۆنە لە پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ بۆ پێی کە ڕۆژانی ڕابردوو کەمێک سارد بوو. بەڵێ دانیار لە ئێستادا هەور و خۆرە ئاسمانی پارێزگای هەڵەبجە پێشبینی بارانباری نەکرێت لەلایەن کەشوهەواوە ڕاگەێنراوە ئەگەر ئاماژەش بکەم بە ڕێژەی بارانبارین لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەوەی کە جێگەی دڵخۆشیە ڕێژەیەکی زۆر باش جیاواز لە ساڵی ڕابردوو باریوە 375 میلیم باران تاکو ئێستا باریوە کە ئەمە کاریگەری کردوتە سەرەوەی کە ڕووباری سیروان ڕێژەکەی زۆر ئاستی بەرز بێتەوە ڕێژەی ئاوی ڕووباری سیروان زیاتر بێ و ئاماش کاریگەری کردوتە سەرەوەی کە ڕێژەیەکی زۆر لە کاری و کارێزەکانی سنووری پارێزگای هەڵەبجە هۆراماناتیش ببوژێنەوە و ئەمە کاریگەریەکی زۆر باش دروست دەکات لەسەر ڕێژەی زۆری ئاوی سەرزەوی و ژێرزەوی و بوژانەوە و بەرهەمی باشی کوشت و کاڵی لە سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح کە لە هەڵەبجە و زانیاریەکانی بۆ گواستینەوە. بەڵازان و خۆشەویستان دەچینە سلێمانی پەیامنێرمان ڕامیار عوسمان وەردەگرین. ڕامیار سڵای خوات لێبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە سلێمانی؟ ڕامیارە گەرگەویستی دەنگی ئێمە بیت ڕامیار سڵای خوات لێبێت زانیاری چییە لە شاری سلێمانی و ڕۆژی کەش و هەوا چۆنە لەوێ و چی دەگوزارێت لە پارێزگای سلێمانیدا؟ دیارە ڕامیار گوێبیستی دەنگی ئێمە نیەمە ئازان هەوڵ دەدەین لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە زانیاری چالاکیەکانی بەشێک لە شار و شارچەکان بۆ ئێوەی ئازیز بگوازینەوە کە هەوڵماندان ڕامیار عوسمان پەیامنێرمان لە سلێمانی وەربگرین. بەڵێ ڕامیار گوێبیستی من گوێبیستی دەنگی ئەوە نیم دەمەوێت باز لە بەشێک لە زانیاریەکانی ڕۆژ بکەم لە شاری سلێمانی. دیارە ئەمڕۆ بۆ 6ەم ڕۆژ دەچێت کە گەڕان و بەردەوام بۆ تەرمی ئەو سێگەنجەی کە لە قەزای ماوەتنکان بەردەوامی هەیە تاوەکو ئێستا چارەنووسیان نادیارە. ئەمڕۆ کە 6ەم ڕۆژە تیمەکانی بەرگری شارستانی و فریاکەوتن و تیمەکانی خۆبەخش بە دوای تەرمی ئەو سێگەنجەدا دەگەڕن بەڵام بەهۆی سەختی ناوچەکەی کە ناوچەیەکی ئەجگار سەختە بە تایبەتی بۆ دۆزینەوەی تەرم کە ئاشکەوتێکی ئەجگار زۆری لێیە وا دەکات نەتوانراوە یعنی تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی فریاکەوتن بتوانن تەرمی ئەو سێگەنجە بدۆزنەوە بە کە سوکاریان شاد بکەنەوە ئەگەر خنکابێتن ئەگەر نەشنکابێتن هیچ چارەنووسێکیان یان سەرەداوێک لە چارەنووسیان سۆراغێکیان هەبێت بۆی کە دڵی کە سوکاریانی پێشاد بکەنەوە. لە هەمان کاتدا دەمەوێت باز دەوە بکەم شەوی ڕابردوو نووسراوێک بە ناوی بەڕێوەبەراتی پەرۆدەی
سلێمانی و بڵاو بۆتەوە هاچانە تاوەکو ئێستا بەڕێوەبەراتی پەروەردە پشتڕاستی نەکردوتەوە تایدا لە نووسراوەکە هەڕەشە لە مامۆستایان دەکرێت کە لە ڕێگەی بەڕێوەبەرەکانەوە ناوی ئەو مامۆستایانە بدرێت بنووسێت کە بایکۆتی داوامیان کردووە خۆتە زانی لە 6 سێەوە مامۆستایانی ناڕازی بایکۆتی ناوەندەکانی خوێندنیان کردووە بەهۆی دواکەوتنی موچە هەروەها بەرز نەکردنەوەی پلەی فەرمانبەران کە ماوەیەکی زۆرە وەستاوە ئەو دوو داواکاریان هەیە ئەوان تاوەکو ئێستا دەڵێن ئەگەر بێت و ئەو دوو داواکاریان جێبەجێ نەکرێت ئامادەنین بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن ئەوە بوو ڕۆژی ڕابردوو لە دوای پشووی نەورۆز کە یەکەم ڕۆژی خوێندن دەستی پێدەکردەوە بەشێکی زۆر لە مامۆستایان بایکۆتی ناوەندەکانی خوێندنیان کرد بۆیە شەو ئەو نووسراوە بڵاو بوویەوە بەڵام من بەیانی پەیوەندیم کرد بە بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانیەوە بەڵام وەڵامی پەیوەندیەکانی نەداوە بۆی کە بزانین ئەو نووسراوە لە ئەوانەوە دەرچووە یاخود نووسراوێکی ساختەیە و تەنها بۆ هەڕەشەکردنە لە مامۆستایان بەڵام بە پێی زانیاریەکان ئەمڕۆژ بەشێکی زۆر لە مامۆستایان بایکۆتی ناوەندەکانی خوێندنیان کردووە نەچوونەتەوە نێو ناوەندەکانی خوێندن کامەش گرفتی بۆ پرۆسەی خوێندن دروست کردووە لە هەمان کاتدا ڕۆژی ڕابردوو مامۆستانی ناڕازی ڕایانکەیان کە بێباکی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەڵام نەدانەوەیان وا دەکات کە ئەوان وا لێ بکات بە ناچاری دەست بن بە ئەنجامدانی خۆپشاندان ئەوان مۆڵەتی یەکی چواریان داناوە بۆ ئەوەی کە حکوومەت وەڵامیان بداتەوە ئەوان دەڵێن یەکی چوار دەست دەکەن بە خۆپشاندانی سەرتاسەری لە هەرێمی کوردستان لە بەرامبەر وەڵام نەدانەوەی داواکاریەکانیان لە هەمان کاتدا دەمەوێت باز دەوەش بکەم ئەمڕۆ لە شاری سلێمانی بڕیارە موچەی خانەنشینی دابەش بکرێت خۆتان نەزانن ماوەی چەند مانگێکە گرفتی گەورە بۆ پرۆسەی دابشکردنی موچە لە سنووری پارێزگای سلێمانی دروست بووە بەهۆی نەبوونی پارە لە بانکەکان پچڕی لە دابشکردنی موچەوای کردووە گرفتی زۆر بۆ موچەی فەرمانبەران دروست بێت لە نێویشاندا موچەی خانەنشینی کاوان چینەکەن زۆر توانای ئەویان نییە بە پێوە بۆستن چاوەڕوان بکەن ئەوە بوو مانگی ڕابردوو ئەوە بوو دوو خانەنشین لە سەرەی وەرگرتنی موچەدا بەداخەوە گیانیان لە دەستدا لە بەردەم بانکی تانجەڕۆ بەهۆی ئەو پاڵەپەستۆی کە دروست بوو لەسەر دابشکردنی موچە و لەسەر ئەو بنکەی کە موچەی تێدا دابش دەکرا دوای ئەوەی کە دەرگای بانکەکە کرایەوە خانەنشینان وسییان بچنە ژوورەوە پاڵەپەستۆیەکی زۆر دروست بوو دوو خانەنشین کەوتنە ژێر دەست و قاچ بەداخەوە گیانیان لە دەستدا هەروەها لە بەردەم بانکی کشتتوکاڵی لە سلێمانی دوو خانەنشین ئۆتۆمبیل لەیانیدا و بریندار بوون ڕەوانەی نەخۆشخانەکران بەڵام خۆشبەختانە برینەکانیان سووک بوو دواتر ڕەوانەی ماڵەوە کرانەوە ئەوە تەواوی زانیاریەکان بوو دانیار لە سنووری پارێزگای سلێمانی بەڵام زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو. بڵێ وا دیارە ئەو هەواڵانەی کە گوێمان لێ بوو ناڕزایەتی مامۆستایانی ناڕازی و بایکۆتی خوێندنگەکان بەداخەوە پرۆسی خوێندن لە وڵاتە چەند ساڵێکە بێ بەڕێوە نەچۆ بەباشی و ئەمە کاری کردوتە سەر ئاسی دابەزینی خوێندکاران و بەڕێوە نەچوونی سیستەمی خوێندن کە لە کاتێکدا سێکتەری پەروەردەیەکێکە لە سێکتەرە زۆر گرنگەکان و پێویست دەکات کاری لەسەر بکرێ بەرەو پێش بچێ نەک ئەوەی کە تەنانەت بە ڕشێوەیەکی ئاسایش بەڕێوە نەچێ و کار بکرێت بۆ بەدیهێنانی مافەکانی مامۆستایان و موچەخۆران کە مافێکی سەرەتایی خۆیانە و ئەمە کار نەکاتە سەر ئەوەی هەڵوێستی تریان هەبێ. ئێستا دەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان کە گفتوگۆگرتنە لەسەر فستیڤاڵی ڕۆشنبیری و بازار سازی لە چەمچەماڵەوە کە بزانین ئەم فستیڤالە خۆی لە چی دەبینێتەوە و هەروەها ئەو بابەتانە چین کە لەو فستیڤالەدا پێشکەش بە کڕیاران دەکرێت و تا چەند گرنگی درراوە بە بەرهەمە خۆماڵەکان و بگشتی ئامان چیە لەم جۆرە فستیڤالانە کە ئەمە چوارەمین فستیڤالە لە شاری چەمچەماڵ ئەنجام دەدرێت. دەچمە لای میوانەکەمان بەڕێز عەباس قادر. کاک عەباس سڵای خوا لێبێت، سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. بەڵێ کاک عەباسمان لەگەڵا. عەباس قادر ئەندامی دەستەی سەرپەرشتیاری فستیڤاڵی ڕۆشنبیری بازارسازی لە چەمچەماڵ. کاک عەباس سڵای خوا لێبێت، دەگەر گوێبیستی دەنگی ئەمە بیت. بەڵێوە دیارەگوێی لە دەنگمان نییە. من ئەوەی زانیاریم هەبێ ئەمە چوارەمین فستیڤاڵە کە لە چەمچەماڵ ساز دەکرێت و کۆمەڵێک بەرهەمی تێدا پەخشکراوە و بۆتە هۆی ڕخساندنی هەلیکار بۆ کۆمەڵێک گەنج تا بتوانن کارەکانی خۆیانی تێدا
پیشان بدەن و بتوان کار لەسەر ئەو حەز و خولیانە بکەن کە تێیدا توانیان هەیە وەکو دەزانین دامەزراندن لە وڵاتی ما بەڕاستی بۆتە شتێکی مەحاڵ وەکو خەونێکی زۆر گەورەی لێ زۆر جار فستیڤالانە هۆنیاش هاوڵاتیان دەتوان سوودی لێوەربگرن بۆی کە بەشێک لەو شمەکانی کە پێشکەشیان دەکرێت نرخەکانیان لە خوارد بەتایبەتی کە نزیک دەبینەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز زۆر گرنگی بەم فستیڤالانە دەدرێەوە ئەمە زۆر هەلێکی باشە بووی کە هاوڵاتیان بەشدار بنووە ئەگەر بیر بکەنەوە لە ڕووی گەشت و گزاریشەوە ماوە دەکات لە ناوچەکانی ترەوە سەردانی چەمچەماڵ بکرێت و سیمایەکی جوانتر بە شاری چەمچەماڵ کاریگەری ئابووری دەبێت لەسەر ئەو ناوچەیە یاخود ئەو شوێنی کە فستیڤالی تێدا ئەنجام دەدرێت ساڵانە لە چەند پارێزگایەک و لە چەند شوێنێک ئەم جۆرە فستیڤالانە ئەنجام دەدرێت بە ئامانجی ئەوەی کە هەلی کار وە زیاتر بەرهەمە خۆماڵەکان بخرێتە بازارەوە و لە هەرێمی کوردستاندا خۆشبەختانە ساڵ لە دوای ساڵ بەرهەمە خۆماڵیەکان و چەندین کارگە هەن لەگەڵەوەی کە قەیرانی دارایی هەر بەردەوامی هەیە بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک بازرگان توانیوانە گرنگی بە بەرهەمی خۆماڵی بدەن و لەو ڕێگەیەوە هەلی کار بۆ کۆمەڵێک گەنج بڕەخسێن و لەگەڵیشیدا ئەو هەتاوەکو ئەو شمەک و کاڵایانی خۆماڵی بێ زیاتر ڕغبەتی هاوڵاتیانیان لەسرە وا من لە فستیڤالێکیان جارێکیان سابوونێکم کردی کە زۆر سوودم لێبینی لەوەی کە خۆماڵی بووە لە کارگەکانی ئێرەدا دروست دەکرات دانیار ڕەنگە بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەم فستیڤالەیە تەنها سوودێکی کەمی هەبێ بەڵام ئەمە زۆر کارێکی باشە تا ئەو ئەوانەی کە خاوەنکارن یاخود ئەوانەی کارێکی دەسی دەکەن و خاوەنی بەرهەمی خۆماڵین لەم پێشنگایانەوە بناسرێن ئەمە وا دەکات کە خواستی زیاتر لەسەر بەرهەمەکانیان لەسەر کاڵاکانیان دروست بکات لە زۆر بە فستیڤالەکانیشان خانمان دەستێکی باڵانەوە بۆی کە کۆمەڵێک شتی کاری دەستی و جوانکاریان خسۆتە نێو بازاڕەکانەوە ئەماش لە لای هاوڵاتیانەوە گرنگی پێدراوە خۆشبەختانە بڵێ لەسەر بەتایبەتی ئەو کەلوپەلە کورتولیانی کە پیشان دەدرێ خانمان ماکە کار لەسەر ئەمە دەکەن هەوزەم ئێستش میوانەکەمان دەچینەوە لای کاک عەباس لای خوا لەوێ دەگەر ئێستا گوێبیستی دەنگی ئێمە بیت سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی میوانی بەرنامەکەمان بوویت. کاک عەباس سڵاوی خوات لەبێت گوێبیستمانی ئێستا کاک عەباس ئەگەر گوێبیستی دەنگمان بی کەمێک باسی فستیڤالەکەمان بۆ بکەی و ئاماژ لاکردنەوەی ئەم فستیڤالە چییە؟ کاک عەباس شوێنەکەشی لە پشتەوە زۆر کولتوری و جوان دیارە بێگومان لە شوێنێکی کۆگایەکە کە بەرهەمی خۆماڵی وشتی خۆماڵی دەفرۆشن وەگاماژەمان پێکرد ئامانجێکی تری ئەم جۆرە فستیڤالانە گرنگیدانە بە بەرهەمی خۆماڵی و کاری دەستی خانمان و کەسانی کە لەوێ لەو بازاڕەیەدا نمایشی دەکەن بزانین چوارەمین فستیڤاڵی ڕۆشنبیری و بازارسازی لە چەمچەماڵ خۆی لە چی دەبینێتەوە من دەمێ بزانم بۆچی ئەم فستیڤالە ڕۆشنبیریشی پێوەیە لەبەرەوەی کە ڕاستە کۆمەڵێک شمەک و کاڵە لەو بازارەدا دەفرۆشێت وڵاتیان دەیکڕن بەڵام بۆچی ڕۆشنبیریەکیش لەگەڵایەتی ئایا پەیوەندی بەوەیە کە لەوانەیە کتێبخانە و کۆڕ و سیمیناری تێدا ئەنجام بدرێت لەگەڵ ئەو فستیڤالەدا بەڵام زەمیانەکەمان ئامادەیە ناوبڕێکمان هەیە دواتر دەگەڕێنەوە لە تەوری دۆمدا گفتوگۆی زیاتر دەکەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگێی ئاوی سلێمانی. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا خوار مزگەوتی دارۆغا. دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەر تامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو
باشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بڵێ ساش دەچینە لای پامێرمان ئازاد ئۆمرایی لە قەزای سۆران و دەزانین شەپۆلێکی سەرما ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە و قەزای سۆران ژێکێک لەو ناوچانەی کە ساردا کەشێکی ساردی هەیە. ئەمڕۆ دەمانێت پامێرمان لێەوە کۆمەڵێک زانیاریمان سەبارەت بوێ بۆ بگوازێتەوە و ئێستا کەش و هەوای شارەکە چۆنە و بزانین شەپۆلی سەرماکە ئایا کاریگەری کردوتە سەر ئەو ناوچەیە و پلەکانی گەرما لەوێ چۆنن. ئێستا جشمە لای پامێرمان. ئازاد سڵاوت لێ بێت ئێستا کەش و هەوای ناوچەی قەزای سۆران چۆنە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. سەبارەت بە کەش و هەوای دەڤەری سۆران دیارە شەپۆلەکانی سەرما لە چەند هەفتەی ڕابردوو زیاتر بوون بەراورد بە هەفتەکانی پێشتر. لە ئێستادا کەش و هەوای سۆران هەورە دیارە پلەکانی گەرما لەم ناوچەیە بە ڕێژێکی بەرچاودا بەزیون بە تایبەتی دەڤەری سۆران کەنارداوە ناوچە شاخاویەکانی دەوروبەری سۆران هەمویان لە ئێستادا پڕ لە بەفرن تا دوێنێ ئێوارەش لە چیاکانی کۆڕاک حەسەنبەگ چیاکانی زۆزک و هەندرێن و چیای برادۆست لەم چیانە بەبەردەوام هێر بەفر باریوە لە ئێستادا چیاکانی دەوروبەری سۆران هەمویان سپی پۆشن. ڕۆژانی ڕابردووە گەر لە لووتکەچیاکان بەفرباری بێ بەڵام کەمێک ئێستا لە لووتکەچیاکان بەفرەکە هاتۆتە خوارەوە ڕێژێکی باشی بەفرباری وە سەرما و سۆڵە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو پلەکانی سەرما لەم هەفتەیە بە تەواوەتی دابەزیون. پلەکانی گەرما بە تەواوەتی لێرە دابەزیون. ئەمە شوای کردووە کەوا هاوڵاتیان لە ئێستادا زیاتر پێویستیان بە گەرمکەرەوە هەبی بە تایبەتی لە ئێستادا کە نەوت بە ڕێژێکی بەرچاو بەرز بۆتەوە 1 لیتر نەوت بۆتە 1000 دینار. من سەردانی سەر نەوت فرۆشێکم کرد هاوڵاتیان لە ئێستادا نەوتیان نەماوە بە دەبە بە لتر نەوتەکەم ئەمەش باکوسێشترە بۆ هاوڵاتیان لە ئێستادا. لە سۆران ئەم ساڵ 504 ملیم باران باریوە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەکە زیاترە. پارساڵ تاوەکو ئەمڕۆ 496 ملیم باران باری بوو و کۆی گشتی بەفربارین لە سنتەری سۆران کۆی ئەم ساڵ 25 سانتیم بەفر لە سنتەری سۆران باریوە. سەرما و سۆڵەی ئەم ساڵ بە گشتی جیاواز لە ساڵانی ڕابردوو پلەکانی گەرما لەم دەبەرە زۆر دابەزی بوون. ئەمەش وای کرد کەوا کاریگەری بکاتە سەر بەشێک لەو دارانەی کەوا وەکو پێیان ئەڵێن داری گەرمێنی کەوا بۆ ناوچە شوێسانیەکان نەبوون بە تایبەتی پرتەقاڵ بە ڕێژەیەکی بەرچاو ئەم دارانە بەهۆی سەرما و سۆڵەی زۆرەوە کەوا بە تایبەتی بەهۆی ئەو شەپۆ لە سەرمایی لە ڕابردوو ڕووی لە ناوچەکە کۆپلەکانی گەرما بە تەواوی دابەزینەوە وای کرد کە ئەم دارانە وشک بن. داری پرتەقاڵ وە بەشێک لەو دارانەی کەوا بۆ جوانکاریش بەکاردەهێنرێن ئەمانیش لە سۆران بەهۆی سەرما و سۆڵەی زۆر وشک بوون. ئەتوانین ئەو وتەی کەوا پێشینانمانیانوت داری بڵین داری گەرمێن بۆ کوێستان نابێ لە ئێستادا بەدی هات بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوو کەوا سەرما و سۆڵەی بەو شێوەیە ڕووی لە ناوچەکە نەکرد بوو. بەگشتی بارانبارینی ئەم ساڵ وای کردووە کەوا کانیاوەکان ببووجێنەوە بەشێک لەو کانیاوانەی کە لە هاوین وشک بوو بوون لە ئێستادا بە تەواوی بوژاونەتەوە بەختانە ڕێژێکی باشی باران لەم دەفەرە باریوە و ڕووبارەکان بە ڕێژەیەکی بەرچاو ئاویان زیاد کردووە. ئەمەش مای دڵخۆشیە ئومێدەوارین خوای گەورە کە بارانی ڕەحمەتی خۆی زیاتر بەسەرماندا ببارێنێەوە لە وشکە ساڵی بە تەواوی ڕزگارمان بێسن. بەڵێمە زانیاریەکانی دەڤەری سۆران ەوە لەگەڵمانەوە بەڵازان دەچینەوە سەر تەوری دوین بەرنامەکەمان کە باسکردنە لە چوارەمین فستیڤالی ڕۆشنبیری و بازارسازی لە چەمچەما بزانین ئەم فستیڤالە خۆی لە چی دەبینێتەوە ئامانجەکانی چین و چی لەو بازارەدا هەیە و هاوڵاتیان دەتوانن سوودمەند بن لێ گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەباس قادر ئەندامی دەستەی سەرپەرشتیاری فستیڤالی ڕۆشنبیری و بازارسازی لە چەمچەماڵ
ئەگە بەسڵی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە کە بە ئێمەت بەخشی. کاک عەباس ئەگەر گوێبیستی ئێمە بیت سپاس دەکەین کە دەرفەتت بە ئێمە بەخشی و میوانی ئەم بەرنامەی ئێمە بووی. دەمانەیە گفتوگۆ بکەین لەبارەی چوارەمین فیستیڤاڵی بازارسازی و ڕۆشنبیری لە چەمچەماڵ. بەڵەوات یاریگەی لە ئێمە نییە وەڵە کاک عەباس بەردەوام بە ئەم فیستیڤاڵە خۆی لە چی دەبینێتەوە ماوەی چەند ڕۆژە بەردەوامی هەیە دواتر باز لە ئامانجەکانی ئەو بابەتان دەکەین کە لەو فیستیڤاڵەدا هەیە. باش خۆشحاڵین خۆشحاڵین لە خزمەتانە بەرنامەتان قسان بێتەوە ئێمە ڕێکخراوی لە چوارەمین ساڵ بازارسازی ئەنجام دەدەین لە چەمچەماڵ ئەمجارە لەگەڵ ڕێکخراوی سەنتەری گەشەپێدانی لاوانە بابەتشی هەڵسانی بانجامدانی ساڵە بەڵێ ئامانجمان تەنها هەریکارە بۆ دەستوانی زانکۆ ماگەکان بۆ مەبەستە بڵێ. فستیڤاڵەکە ماوەی چەندێک دەخایەنێ گەر کۆمەڵە زانیاریمان بێتێ لەسەرەوەی ئەو بەرهەمانە چین کە تێیاندا بەشداریان کردووە چی لە خۆ دەگرێت؟ وەکو بەرهەمەکان وەکو بەرهەمی کۆمەڵی دەسەڵاتینە لە ئەم سروشتانی ئەو کیشانەی کەوا لێنەکانە دەسەڵاتینە هەمووی کوردستانە شتی دەرەوەیانی بەڵێ. زۆر باشە مەبەست چییە لە فستیڤاڵی ڕۆشنبیری و بازارسازی؟ مەبەستم لەو ڕۆشنبیریە چییەوە چی دیکە لەو فستیڤاڵەدا هەیە کۆمەڵێک سیمینار و بابەتی پێشانگای کتێب هەیە کە هاوکات ڕۆشنبیریش بەو فستیڤاڵەوە هەیە؟ چەند جۆرێک لە خۆ دەگرێت فستیڤاڵە بەرهەم یعنی پێشانگای کتێب من تیار کردەوە بەرهەمی خۆمان بەرهەمانێک کە خۆمان دروست دەکرێت ئەو دەسەڵاتیانی کە خانمە بەڕێزەکانمان کە لە سنووری کوردستان کە دەسەڵاتیان هەیە مەسەڵەن ئەمان هەموو لە خۆ دەگرێت بڵێ کوردەواری لە خۆ دەگرێت بڵێ. بڵێ کارەواز ئەگەر پێمان بڵێیت جیاوازی ئەم ساڵەکانی پێش و ئایا هیچ گۆڕانکاریە کراوە توانراوە فراوانتر بکرێ و کەسانی زیاتر بەشدار بن لەم فستیڤاڵ و بەرهەمەکانی خۆیان پیشان بدەن؟ گۆڕانکاریمان کردو لە فراوانترمان کردو هەرێکی فراوانمان کردو گەشە بەم بۆ ئارام دەین دەستخواستی خەڵکیش مەتەمەن ئەم دارە لە هەموو شارستانی کوردستان بەڵام هەموویان گەشت بینن بەم گۆڕانکاریە بە گۆڕانکاریمان کردو. دیارە دەنگی کاک عەباس بە باشی ناگاتان لای ئێمە دیارە گرفتێکێ لە گانی دەنگی کاک عەباس بەڵام بابەتێکی دیکەمان هەیە هۆنیا ئەنجامدانی سیمینارێکە کە دەستگای نووری حیکمە لە سەی سادق ئەنجامی داوە. دەستگای نووری حیکمێکێکە لەو دەستگانی کە لە هەرێمی کوردستاندا لە بواری پەروەردەیی و زانستەکانی فەرموودە و قورئاندا چالاکی ئەنجام دەدات و ڕۆڵێکی کاریگەری هەبووە لەوەی کە لە پێگەیاندنی گەنجان و لاوان و منداڵان لەوەی کە گەنجان و لاوان ئاشنا بکات بە زانستەکانی قورئان و فەرموودەکانی پێغەمبەری عەزیز مەدودی خوای لەسەر بێت و ساڵانە چەندین پێشبڕکێی جۆراوجۆر ئەنجام دەدات. یەکێک لەو سیمینەر بابەتانی کە ئەنجامی داوە لە سەی سادقە پێکەوە بینەری دەبین. مامۆستانی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە مامۆستان بەڕێخستنی سیمینارێک لەبارەی تەندروستی ددانەکان و باسی شازی ددانەکان و شێوازی دانشتن و پاکراگرتنی ددانەکان بە خوێندکاری ئازیزەکانمان بە ئامادەبوون نزیکەی 100 خوێندکارمان لێرە توانمان ئەمڕۆ سیمینارە ساز بکەین کە بەجددی زۆر بە گرنگمان زانی هەر لە مناڵیەوە لە قۆناغەوە کە زۆرترین شتە توان وەربگرن بتوانین زۆرترین سوودیان پێ بگەێنین تا بتوان ئینشاڵڵا لە داهاتوانیش سوود بە کەسانی چواردەوریان بەخۆیان هاوڕەکانیان بگەێنن لەبارەی تەندروستی ددانەکانیانەوە. وەکو لەبارەی تەندروستیدانەکانەوە یەکەم چالاکیمانە بەس سواز بەخۆ چالاکی
زۆرترمان هەبوو لە ڕابردۆ ئینشاءالله لە داهاتوە زۆر زیاتریشمانەوێ بە پشتیوانی تەواوی مامۆستاکان و دەستەی بەڕێوەبەرایەتی دەستگا ڕۆشنبیری نورحکمە چاڕوانی زۆر زیاتریان لێکن کە ئینشاءالله هەڵی زیاتر بین بۆ لە پێناوی خوێندکارە ئازیزەکانمانە کە چالەکی زیاتریان پێشکەش بکەین. حسابێکە دەستگای نوری حکمە زۆر سوپاسیانەکەم بەڕاستی لە ڕووی پەروەردەییەوە زۆر باشن و هەروە فێرکاری پزیشکی ڕۆژانە کاتێککە دینەوە بەدەوام سیمینارمان هەیە زۆر بێجار لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئاینی و لە ڕووی ئامۆژگاریکردنەوە زۆر سوپاسیانەکەم دەستخۆشێکی زۆر زۆریان لێکە مامۆستاکان دکتۆرە بەڕێزەکان هیوادارم سەرکەوتوو بن و هەر بەردەوام بن. زۆر سوپاسیانەکەم من زۆر سوزم لەم دکتۆریانە بینیوە لە ڕووی پاراستنی دەمجانەوە دەبێت معجومێک بکردن تایبەت بە مناڵەکان بێ نابێ هینی گەورە بێ و ئەبێ ئەو فڵچێش کەی کڕین ئەبێ نەرمێت و ڕێک بێ سەرەکەی نابێ خواردنی وەکو ساردی شتە کیمیاوەکان بکڕین. دەستخۆشی بۆ دکتۆرە بەڕێزەکان و قوتابیە چاوگەشتەکانمان کە بەشدار بوون ئەمڕۆ لە سیمینارێکدا کە سەبارەت بە دان و پاراستنی و دان ئەو نەخۆشانەی کە تووشی دان ئەبێت و سوپاسی دکتۆر بەڕێزانەی ئەمڕۆ لە ڕۆژی هەینیە ماندوو بوون و ڕۆژی پشویان بۆ هاتوون عەزیەتیان کێشاوە هاتوون بۆ پشکنینی دای مناڵەکان و پێشکەشکردنی ئەم سیمینارە و ئێمە لە بەرنامەمانە کە ئەم چالاکیانە زیاتر بەرەوی پێ بدەین و باسێکی دانمان کرد بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی ئاستەکانمان جیاواز بوون ئێمە بە شێوەیەکی گشتی باسی دانمان کرد چۆنیەتی گرنگیدان بەدان و پاراستنی و شۆردنی و هەروەها ئەو خۆراکانی کە زەرریان هەیە بۆ تەندروستی دەم و ددان و هەروەها ئێستا خەریکە نزیکە بینەوە لە مانگی ڕەمەزان زیاتر شیرینی ئەخورێ زیاتر دانەکان ئیهمال ئەکرێن وامان کرد ڕێنمایەکی ئام بین بە ئەم مناڵانە هۆشیاریان بکەینەوە لەبەرەوەی ددانیان ئیهمال کردووە پێم وایە نەک هەر ئێستا یعنی هەر وای لێ هاتووە ددان زۆر گرنگی پێ نادرێ زۆر بە شتێکی مهمی نابینن بە شتێکی گرنگی نابینن بۆیە وامان کرد هۆشیاریەکی بچووکیان بینێ لەبەرەوەی کە زیاتر گرنگی بن بە دانەکانیان. خۆشەویستان بەردامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارین ڕۆژێکی باشتان هەبێ لە شتاق و تەندروست و ئاسوودە بن خواتان لەگەڵ تا بەرنامەیەکی دیکە بە خۆتان دەست پێین خواتان لەگەڵ